لەم بەفر و سایەقەدا بەرەو لە وەرگا دەیان بن. شوانەکان هەر لە پاییزەوە مشوری ڕۆژێکی ئاوایان خواردووە و دێت سڵوی زۆریان لەسەر یەک کەڵەکە کردووە. لەسەر دێت سڵوەکە ئالیک بۆ ئاژەڵەکانی فڕێدەدا و لێرە سەجیش ئەرچی شوانی سووک کردووە و لەسەر قاڵی ئەودا پاسەوانی دەکات. خۆر بە دەرەوەی بەڵام پلەکانی گەرمی 3 تا 5 پلە لە ژێر سفری سیلیزیدان و ئەوە ئالیکێکی باش و پڕوزە دەبێت بۆ ئاژەڵەکان. ژیانمان لەسەر مەڕدارەتیە لە گوندی سەران کەیتە بناری هەندرێنی بینی چیاکار و خۆ هەندرێن. لێرانە برێن ئەوە دستانە زۆر سەختە بەفر دەبارێت دەبی چروی بکەین یعنی چروی ئەبڕین و لە دارێ ئەنەینەوە دوایە دستانە دەیدەینێ ئەگەر ناوە برسی دەبی یا دەبی پشت بە کاوجۆی بەستین یا کاوجۆی یا چروە. بناری چیای هەندرێن و کارۆخە لە گوندی سەرانی ڕواندز. لێرە 20 سانتیمەتر بەفر باریوە. هەندێک ساڵ نزیکەی مەترێک بەفر دەبارێت. وەرزی زاوزەی ئاژەڵەکان نزیک بۆتەوە و ئەمەش ئەرچی شوانەکانی قوڕستر کردووە. چار براینە ینی هەر یە جارە یەکە چینە کنێویا ئەوە بەس دەبرێن دستانە ئێستا کاتی زانە دەبی هەمووان چاویان لێبی ینی لە مارێ کاوجۆی دەدەنێ بێتە دەرێ ئەمرێن دوو نەفەر دێن چرویە دەینێ و دەچین و ئەیواندارەتی یا مەڕدارەتی بی یان زۆر بە زەحمەتە ژیانەکە قورسە بەسێ جای درێمە لێ ڕاهاتینە بڕک وردە هورە دەقەتێنین. لە وەرزی زستان بەفر هەموو شوێنێک سپی پۆش دەکات. جوڵەی مرۆڤەکانیش سز دەبێت. ئاژەڵدارانیش هەموو هەوڵێکیان بۆ تێرکردنی سوچی برسی مێگەلەکانیانە بۆ ئەوەی بازاڕەکان بێشیر و ماست و بەرهەمەکانی دیکەی سپیایی نەبن. تەیفور محەممەد کوردستان 24 گوندی سەران ڕواندز.